بنکەکانی دەنگدان کە پێشتر لە عێراق 4000 دەنگدەری تێدا دەنگی دەدا ئەو ڕێژە لە ئێمە بۆی کە قەرەباڵغی دروست نەبێ کردومانە بە 2000 کەس یاخود 2500 کەس زیاتر نەبێت کەەوەش بواردا بۆی کە بە ئاسانترین شێوە ئەوان دەنگی خۆیان بدەن و هیچ قەرەباڵغی گرفتێک دروست نەبێت لە کای دەنگداندا. خاڵێکی تر ئەوەی کە کردومانە هەوڵمانداوە لە دەنگدانی ئەمجاردا کۆمەڵێ شێوازی جیاواز لە دەنگدانی تایبەت تێکەڵاو بکەین بنمونە زێرەبانی لەگەڵ دەستگای ئاسایش بنمونە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کۆمەڵێک بە پێی سنووری جوغرافی تێکەڵاومان کردو بۆی کە تەنها یەک وحدەی یاریکراون نەبێت کە لەلایەن ئەو بەرپرسەکانیان بتوانێت چاودێریان بکەن یاخود لە پرسیینیان لەگەڵکن یاخود فشاریان لەزەرداوێ چکە دەنگکان سێ چوار نەوعە تێکەڵاو دەبێت و هیچ کەسێک نازانی کە کێ دەنگی بە کەسداوە. خاڵێکی تر گرنگ ئەوە بوو کە ئێمە داوامان لە بەڕێز وەزیری ناوخۆ کرد کە گشتاندێک کە بۆ سەرجەم وەزارەتی ناوخۆ پێشمەرگە و دەستگای ئاسایش کە ئەوانە زۆر بە ئازادانی خۆیان دەنگ بدەن و لەژێر هیچ پاڵەپەستۆ و فشارێکدا زەختیان لێ نەکرێت بە خۆشحاڵی ئەو گشتاندە کراوە و بڵاو کراتەوە ئەوان بۆی کە ئازادن و هیچ کەسێک لە هەر ئاستوپلەیەکدا بێ ناتوانانی فشاریان لێ بکات و زەختیان بکاتە سەر بۆی کە دەنگ بە قاوەرێکی دیاریکراویان پاڵەوراوە بدەن. پێی زانیارەکانی ئێمە خەڵکانێک داوای لێکرا بوو کە جۆرێک لە نووسین یاخود علامەتێکی دیاریکا و لەسەر کارتی دەنگدان دیاری بکا بۆی کە بناسرێتەوە ئەو کەسە دەنگی بە چ قاوەرێک داوە. ئەنجومەنی کۆمیسیاران بە خۆشحاڵی سەر پێشنیاری ئێمە دوێنە بڕیاریدا کە هەر کارتێک جگە لە مۆری کۆمیسیۆنی لەسەر بێت ئەو کارتە بە بچەڵ حساب دەکرێت بۆی کە ئەوان جارێکی کە دەستکراون ئازاد بن. و من لێرەوە دەمێ داوا بکەم لە بەڕێزان لە دەنگدرانی تایبەت کە زۆر بە ئازادانە و زۆر بە ئازایانە هەروەکو چۆن خۆیان پارێزەری ئێمە و خەڵکی کوردستانن خۆ دەبێ ئەویان لە چاوەڕوان بکرێت کە پارێزەری دەنگەکانی خۆیان و خاوەن ئیرادە ویسی خۆیان بن و بە ئازادی خۆیان دەنگ بن بە هەڵپاڵەرا و قاوەرەیەک. یەک لە شتە باشەکانی ئەمجار ئەوە کردومانە کە پێشتر گلەی دەکرا ئەو دەنگانە کۆ دەکرانەوە لێ عەدو فەرز نەدەکرا بە بەرچاوی کیانی سیاسی دەبرا لە مەخزەنێکیان لە شوێنێکی تر کە زۆر گومانی لەسەر بوو عەدو فەرزەکە دەکرا. ئێمە دامانەوە ئەم جارە عەدو فەرز بڵێ لە ناو محەڵەی دەنگداندا بکرێت چاودێری کیانی سیاسی لەسەرا و دەتوانن کەناڵەکانی ڕاگەاندن ببینن و چاودێری ناخۆن و دەوڵەتی بەژار دەبن. یەکەم جارە لە هەرێمی کوردستان فۆرمێک دروستکراوە بە ناوی فۆرمی 53 هەموو قاوارێکی سیاسی لەناو هەر وێزگەیەکی دەنگدان لەو بنکەی دەنگەی کۆ دەکرێتەوە دەخرێتە سەر فۆرمی 53 لەلایەن ڕێکخەری ئەو بنکەوە وێنەیەک دەگرێت وێنەی فۆرمەکە دەگرێت کە ئەنجامی هەموو قاوارەکانی لە سەرجاری یەکەم دواتر وێنەیەکی جەماعی دەگرێت بەرپرسی بنکە لەگەڵ سەرجەم بەرپرسی وێزگەکان ڕادەوەسن نەتیجەکە بە بەردەستی خۆیان دەگرن ڕسم دەگرێت بۆی کە دڵنیابین ئێمە لەو بنکەیە هاتووە و گومان لەسەر ئەوە نییە کە لە بنکەیەکی تر هاتووە. خاڵی سێم کە زۆر گرنگە دوێنێ ئیزافەمان کرد ئەوەیە کە تەنان لە ڕێگەی ڤیدۆ بەرپرسی بنکە لەگەڵ بەرپرسی وێزگەکان خۆیان دەناسێنن لە ماوەی دەچرکەدا کە لە بنکەی ژمارە ئەوەندە ناردویانە و بە شێوەی سەوتی دیارە مەتەئیدمان کردو کە لە ڕێی سەوتی ئەو بە شێوەیەک هاک ناکرێ بۆی هەموو خەڵک دڵنیا بێ.